پاریسی پایتەختی فەڕەنسایە. گەڕی یەکەمی هەڵبژاردننی پەرلەمانی فەڕەنسا بەڕێوە چووە. ئەنجامەکانیش بەو جۆرە بوون، دوو لا بەهێزترین لیستەکان هەمان ڕێژەی دەنگدانیان بەدەستێنا. هاوڵاتیانیش پێشبینی جیاوازیان بۆ گەڕی دووەم هەیە. بە هیوام لەگەڵم ئەنجامە میلانشۆ لە گەڕی دووەمی هەڵبژاردنەکان زۆرینەی کورسیەکانی پەرلەمان بەدەست بهێنێت و پارێزگاری لە مافەکانمان بکات، نەک تەنیا بۆ کەمکردنەوەی تەمەنی خانەنشینی بۆ 6 ساڵ، بەڵکو بۆ بەرزکردنەوەی داهاتی مانگانەی تاک بۆ 1500 یۆرۆ. ژان لوک میلانشۆ کە ئەو هاوڵاتیە لایەنگری بوو، سەرۆکایەتی لیستی فەڕەنسای نەبەر دەکات و هاوشان لەگەڵ لیستی بەیەکەوەی ئیمانوێل ماکرۆن زۆرترین ڕێژەی دەنگەکانیان بەدەست هێناوە و لا گەڕی دووەمی هەڵبژاردنەکان ڕکابەرێکی توند لە نێوانیاندا هەیە. ئەنجامی گەڕی یەکەمی هەڵبژاردنەکانی فەڕەنسا بەم جۆرەیە. لیستی بەیەکەوە کە ئیمانوێل ماکرۆن سەرۆکایەتی دەکات لە 125.7 دەنگەکانی بەدەست هێناوە. لیستی فەڕەنسای نەبەردیش با سەرۆکایەتی ژان لۆک مێلانشۆ هەمان ڕێژەی ئەو دەنگانەی بەدەستهێناوە. لیستی گردبوونەوەی نیشتیمانی با سەرۆکایەتی مارین لۆپێن تەنیا 118.7 دەنگەکانی بۆ خۆی مسۆگەر کردووە. ئەوە لە کاتێکدایە کۆماریەکان با سەرکردایەتی کریستیان جەیکۆب 110.4 دەنگەکانی بەدەستهێناوە. لیستی ڕیکۆنکوێت ئەرێک زێمۆر سەرکردایەتی دەکات و تەنیا 104.2 دەنگەکانی بردووەتەوە و تەواوی لیستەکانی دیکەش بەیەکەوە 114.2 دەنگەکانیان بەدەستهێناوە. ئەنجامەکان دەرخەری ئەوەن ئێستا ڕکابەریەکان بۆ پۆستی سەرۆکوەزیران و بوون با زۆرینەی پەرلەمانی فەڕەنسا لە نێوان دوو لیستی زۆرینەن. هاوکات مەترسێکی گەورەش کەوتۆتە سەر دەسەڵاتەکانی ئیمانوێل ماکرۆن وەک سەرۆکی فەڕەنسا لە ئاگەری لەدەستدانی پۆستی سەرۆکوەزیران. لە گەڕی دووەمی هەڵبژاردنەکان کە 19 حوزەیران بەڕێوە دەچێت، تەنیا ئەو بەربژێرانە دەچنە کێبڕکێوە کە لە بازنەکەی خۆیاندا لە 112.5 یان زیاتری دەنگەکانیان بەدەستهێناوە. ئەو بەربژێرانەشی کە 150 یان زیاتری دەنگی یەک بازنەیان بەدەستهێناوە لە ئێستاوە کورسێکی پەرلەمانیان مسۆگەر کردووە. پێم وایە ئەنجامەکان چاوەڕوانکراو بوون، چونکە ڕاپرسیەکان هەمان ئەو ڕێژانەیان نیشان دەدا. ئێستا لیستی سەرۆک لە پێشەوەیە و لیستی فەڕەنسای نەبەرد کەمێک لە دواوەیە. هەر بۆیە لە گەڕی دووەمدا گۆڕانی دەنگەکان و دیبەیتی نێوان سەرۆک لیستەکان و شتی زۆر دەبینین. پێم وایە خۆش دەبێت. میلانشۆ بانگەشە بۆ زیادکردنی داهاتی مانگانەی تاک، زیادکردنی موچەی پاکەوان، دابینکردنی دەرماڵا بۆ گەنجان و دابەزاندنی تەمەنی خانەنشینی بۆ 6 ساڵ دەکات. ئەوە شوای کرد دەنگدەرانی گەنج بەلای خۆیدا ڕابکێشێت. بەشێک لە هاوڵاتیانیش پێیان وایە میلانشۆ فەڕەنسا ڕوبەڕووی تەنگژەی دارایی دەکاتەوە. لەلایەکی دیکەشەوە لیستەکەی ماکرۆن سەرنجی کاریان زیاتر لەسەر سیاسەتی دەرەوەی وڵاتە. لە دوایین بەیاننامەیەشیدا ماکرۆن خواستی خۆی بۆ زیادکردنی خەرجیەکانی بەرگری نیشانداوە.